دەستپێکردنی باگەشەی هەڵبژاردنەوە مەدەکاری پارت و لایەنە سیاسیەکان پلان و بەرنامەی پارتی لە سنووری سلێمانی بۆ هەڵبژاردن بەڕێز ئەشواق جاف دکتۆرە ئەشواق جاف سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی و لەگەڵمانە دکتۆرە بەخێر بێن سەرچاوان پارتی چۆن خۆی ئامادە کردووە لە سلێمانی؟ بەڵێ زۆر سپاس سەڵاو لە جەنابێت و لە بینەرانی کوردستان 24 ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان طبعا دەستمان کرد بە بانگەشەی هەڵبژاردن بە شێوەیەکی هێمنانە و هەروەهاش هەموو کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان پابەندی یاسای کۆمیسیۆن بەڵام بەداخەوە ئەوەی کە پێمان گەیشتووە دەستپێکردنی دڕینی فلکسی سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی سلێمانی لە ناحەیەی سیروان و ئەو ڤیدیۆانەکە بۆیان ناردین بەڕاستی پێم وایە ئەمە کارێکی ناگونجێت لەگەڵ بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە لایەنی یعنی لە ناو هەرێمی کوردستان بە حکمی ئەوەی کە هەرێمی کوردستان بەوە ناسراوە کە شوێنێکە بۆ پێکەوە ژیان بۆ ئاینەکان و نەتەوەکان و هەموو تائیفەکانە ئینجار بگرە ئەگەر کورد خودی ئەم هەڵمەتە تازە دەستی پێ کردووە طبعا تحديدا ساعات 14 دقيقة فيديوكان بۆ ناردم کە لە ناحیەی سیروان بە ڤیدیۆش طبعا ڤیدیۆکانش تۆمار کراوە کە فلکسەکانی سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان دکتۆرە ئەشواق جاف فلکسەکانی دەدرێت بۆیە من پێم وایە ئێمە لە هەڵمەتی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کەواتە ئێمە دەبێت هەمومان بە یەکدەنگ و یەکدەست کار بۆ ئەوە بکەین بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە بە شێوەیەکی هێمنانە چونکە ئێمە یەک ئامانجمان هەیە ئەوەیە کە بەرگری لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانە کە لەناو ئەم دەستورە نووسراوە و چەسپاوە بەڵام بەداخەوە لەلایەنی حکوومەتی ئیتیحادی تەرجەمە ناکرێت لەسەر ئەرزی واقعە بە مەفهومە سیاسیەکەی و هەروەهاش مەفهومە دەستوریەکەی بۆیە پێم وایە هەموومان بەیەکەوە هەڵمەتێکی هێمنانە و بۆ ئەوەی تەسیرێکی سلبی نەبێت لەسەر دەرونی خەڵکی سلێمانی لە ڕێگەی دڕینی فلکسەکانی کاندیدەکانە هەموو حزبە سیاسیەکان مافی ئەوەیان هەیە کە هەڵمەتێکی هێمنانە بۆ سەرخستنی ئەم پرۆسە پێویستە هێزە ئەمنیەکانی شڕۆڵی خۆیان ببینن. باشە دکتۆرە چەند کاندیدانەیە لە سلێمانی؟ ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان 36 کاندیدمان هەیە طبعا لە هەموو بازنەکان طبعا خۆی یەک بازنەیە بەڵام کاندیدمان هەیە لەسەر تەوزیعی جوغرافیمان هەیە کەواتە ئێمە 36 کاندیدمان هەیە بەشداری ئەم هەڵبژاردنمان کردووە. باشە دکتۆرە بۆچی دەبێت خەڵکی سلێمانی دەنگ بە پارتی و بە کاندیدەکانی ئەوە بدەن؟ پێم وایە پارتی ئیسباتی کردووە لە قۆنی ڕێیراپردوو و ئیستش و ئینشاءالله لە داهاتوو ئیسباتی دەکات کە ئەو تەنها پارتیەکان نییە بەڵکو پارتی هەموو خەڵکی کوردستانە ئەمەش ئیسباتی کردووە لە ڕێگەی پرۆژەکانی ئەوەی کە پێشکەشی دەکات چی لە کوردستان یعنی لە پەرلەمانی کوردستان و چی لەو پرۆژانە و ئەو بەرگریانە کە لە مەحفەلی سیاسی عێراقی کە لە پەرلەمانی عێراقی و هەروەهاش لە ڕێگەی نینڕەکانی لە پەرلەمانی عێراقی و هەروەهاش لە حکوومەتی ئیتیحادی بە نسبەتی هەرێمی کوردستان بینیتان جەنابتان کە پرۆژەکانی یعنی حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەرانی پارتی ئەوانی کە بەشداریان کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەمووی لە خزمەتی خەڵکی کوردستان و هەروەهاش پرۆژەکانی فراکسیۆنی پارتی چی لە پەرلەمانی کوردستان و چی لە پەرلەمانی عێراق بە بەردەوامی بۆ خزمەتی هەموو خەڵکی کوردستان بە بێجیاوازی ئەوە لەلایەکەوە طبعا پرۆژەکانیش هەموو خەڵکی کوردستان بینیان و بەتایبەتی ئەوە لە بیرمان نەچێت حکوومەتی ئیتیحادی و پەرلەمانی عێراق ئەو بوجی طبعا حکوومەتی ئیتیحادی لە ڕێگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ بوجەی خەڵکی کوردستانیان بڕی
بوجەی هەرێمی کوردستانیان بڕی، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بوو لە پێشکەشکردنی پرۆژە و هەروەهاش خزمەتکردنی خەڵکی کوردستان. لەگەڵ ئەوەش بەڕاستی ئەو بەرگریە ئەو خۆراگریەی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بەڕاستی بەرامبەر ئەو هەموو پێشلکەرێک لە لایانی حکوومەتی ئیتیحادی دەکرا بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەهاش خەڵکی کوردستان، بەڵام مساوامەیان نەکرد و هەروەهاش بەردەوام بوون بە دەستهێنانی مافی خەڵکی کوردستان. چەندەها ساڵ ویستیان خەڵکی کوردستان و هەروەهاش حکوومەتی کوردستان یعنی مساوامە بکاتیان تەنازل کرد، بەڵام خۆراگری خەڵکی کوردستان بە سوپاسەوە کە خۆراگر بوون و پێشگیری حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بوون لە گفتوگۆی دەستوری لەلایەکەوە لە ڕێگەی یعنی هەوڵی دیبلۆماسی و لەوبی دیبلۆماسی و ئەوە بوو کە نەتیجەکەی ئەو ڕێکەوتنەی ئەخیر کە لە چوارچێوەی دەستور یعنی حکوومەتی هەرێمی کوردستان مافی خەڵکی کوردستانی پاراست و تەنازولیشی نەکرد لە مافی خەڵکی کوردستانە. بۆیە بەڵێ ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان کارمان کردووە، حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی پێشکەشی خەڵکی کوردستانی کردووە و ئێمەش وەکو فراکسیۆنی پارتی لە بەغدا بە ڕوحێکی کوردانە کارمان کردووە بۆ بەرگریکردن لە مافی هەموو خەڵکی کوردستانە. بۆیە من دەڵێم بەڵێ پارتی هەموو خەڵکی کوردستانە نەکو تەنها پارتیەکانە. زۆر چاکە. باشە دکتۆرە، پێشبینیەکەن چەند دەنگ بێنن لە سلێمانی دەنگەکان تا زیاد دەکات یاخود چ پێشبینیەکتانەیە بۆ ڕێژەی دەنگەکانتان بۆ ماڵبژاردن لە پارێزگای سلێمانی؟ وەکو ئاماژەم پێکرد چی وەکو نێنەرانی ئێمە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەهاش فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی هەرێمی کوردستان و هەروەهاش پەرلەمانی ئیتیحادی و نێنەرەکانی پارتی لە حکوومەتی ئیتیحادی هەموومان کارمان کرد بۆ هەموو خەڵکی کوردستانە و پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دیارە و کابینەی نوێ هەمووەش مووقفی هەرچەند تەکید لەسەر ئەوە خاڵ دەکەم، خاڵێکی زۆر گرنگە کە ئێمە لە بەغدا بە ڕوحێکی کوردایەتی کار دەکەین، بەرگریمان کردووە و پرۆژە یاساکانمان پێشکەش کردووە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە. بۆیە چاوەڕێی ئەوە دەکەین کە خەڵکی کوردستان دەنگمان پێدەدات و سندوقی هەڵبژاردن تهدیدی دەکات چەند کورسی بەدەست دەهێنن، بەڵام ئێمە بە تەکید متمانەمان هەیە بە خەڵکی کوردستان نەکو تەنها لایەنگری پارتیمان بەڵکو خەڵکی کوردستان ئەوانەی کە متمانەیان بە کارەکانی نێنەرەکانی پارتیمان لە حکوومەت و پەرلەمان. باشە دکتۆرە، پرسیارێکی شخصیم هەیە، تۆ لە پەرلەمانی عێراق بووی، بۆچی ئەتەوێ بچیتەوە پەرلەمان؟ طبعاً جنابتان دەزانن ئێمە لە پەرلەمانی عێراق چەندەها پرۆژەمان پێشکەش کردو بوو و ئەو پرۆژانە بە هۆکاری جیاجیا لەوانەیە هەندێکی تەواومان نەکرد ئەو کاتە و هەروەهاش ئێمە ئەمانەوەی ئەو پرۆژانە تەواوی کەم. بۆ نمونەیەکێک لەو پرۆژانە کە ئێمە من بەش بە حەڵی خۆم ڕەشنووسەکەمان پێشکەش کردو بوو لە خولی دووهەم پرۆژەی قەرەبووکردنی زیان لێکەوتنەکانی دەستی رێژیمی بەعس کە ڕەشنووسەکەمان پێشکەشی یان ناردمان بۆ جیهازی تەنفیزیە کە حکوومەتی عێراقیە. لەوانەیە کەسێک بپرسێت ئێوە پەرلەمانن بۆچی ناردتان بۆ حکوومەتی ئیتیحادی؟ ناردمان بۆ حکوومەتی ئیتیحادی چونکە ئەو کاتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران سکاڵایەکی تۆمار کرد کە پەرلەمانتار ناتوانێت یاسایەک تەشریع بکات ئەگەر لانی دارایی تایە. بۆیە ئێمە ئەو ڕەشنووسەمان نارد بۆ یعنی حکوومەت بۆ ئەوەی ئەوان موافقی لەسەر بکەن و بینێرن بۆ پەرلەمان بۆ ئەوەی ئێمە تەشریعی بکەین، بەڵام بەداخەوە ئەوان بە حکمی ئەوەی کە ئێمە زیان لێکەوتنەکانی دەستی ڕێژیمی باس کێ دەگرێتەوە، قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەیە، قوربانیانی کەسوکاری قوربانیانی ئەنفالە، ئاوارەکانی کورد کە لە وڵاتانی دەوروبەر ئاوارە بوون، ئەمانەش و هەروەهاش ئەو گوندانەی کە خابوور کران لەسەر دەستی ڕێژیمی باس.
ئێمە لەناو ئەم ڕێژنووسەمان جێگرت کرد تەنانەتش ژمارەی قوربانیانیانمان جێگر کرد لەناو ئەم ڕێژنووسە بەڵام بەداخەوە لە خۆنی سێهەم سێ نووسراوم ئاراستەی حکوومەتی ئیتیحادیم کرد کە ئەم یاسایەمان بۆ بنێرن بۆ ئەوەی ئێمە پەسەندیکەن بەڵام ئەوان بە بیان و نەبوونی بووجە و هەروەها شەری داعش دوایان دەخست ئەوە یەکێک لەو خاڵانە. خاڵی دووهەم بەڕاستی لە بیرمان نەچێت تعیین بریتیە لە پلەی وەزیفی پلەی وەزیفی لەناو بودجەی دەوڵەتی عێراقی تەحدید دەکرێت بۆ پارێزگاکانی عێراق و یعنی بۆ حکوومەتی ئیتیحادی وە بەشی هەرێمی کوردستانی شتیایە بەڵام بەداخەوە بە حکمی ئەوەی کە بودجەی هەرێمی کوردستانیان بڕی ئەو پلەی وەزیفیە کە دەبێت تەحدید بکرێت بۆ هەرێمی کوردستان ئەوەشیان بڕی بۆیە گەنجی هەرێمی کوردستان ئەمڕۆ هیچیان تەعیینی لە دوای 2014 بۆیە ئەمە یەکێک لەو پرۆژانە کە ئێمە وەکو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان شەڕی بەدەستهێنانی ئەو پلە وەزیفیانە بۆ گەنجی هەرێمی کوردستان ئەوە یەکێک لەو ئەرکانە کە من دامناوە کاری لەسەر دەکەم و هەروەهاش بەڕاستی ئەمەش یعنی خاڵێکی سێهەمش ئەو کارانەی کە حکوومەتی ئیتیحادی بەرامبەر موچەخۆرانی هەرێمی کوردستان و هەروەهاش پێشمەرگەی کوردستان ئەمە دەچێتە قاڵبی جینۆسایت ئەمە قسەی من نییە بەڵکو ئەمە بە پێی مادەی دووهەم فەقەرە جیم لە معاهدەی قەدەغێکردنی جینۆساید کە دەڵێت تۆ ئیستیهدافێکی نەتەوەیەکی دیاری کراو و یعنی ئازاری پێ ئەگەینیت ئایا بە شێوەیەکی جزئیان کولی بخەیتە دۆخێکی ژیان کە تەسیرێکی سەلبی لەسەر کەواتە بڕینی موچەی خەڵکی کوردستان و بودجەی خەڵکی کوردستان دەچێتە ئەم قاڵبە. بۆیە ئێمە لۆبیەکی دیبلۆماسی یەکێک لەو کارانەکە لە داهاتوو کاری لەسەر دەکەین لۆبیەکی دیبلۆماسی بۆ پاراستنی مافی گەنج و هەروەهاش مافی پێشمەرگە و موچەخۆرانی خەڵکی کوردستانە. زۆر باشە دکتۆرە سوپاس بۆ بەڕێز دکتۆرە ئەشواق جاف سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵ مامی سوپاس.